چیرۆکی خورشید هەرکی و پارتی کۆتایی هات. لە کۆتاییدا چیرۆشی فەرماندە ئازاکەی هەرکیەکان و پارتی دیموکراتی کوردستان کۆتایی هات. بە دوو دێڕ هەموو ئەوەی شانازی پێوە دەکرا بە بادراو خورشید هەرکی بێبەربوونی خۆی لەو حیزبە ڕاگەیاند. ئەمڕۆ هەواڵێکی لە ناکاو ڕاگەیەندرا خورشید لەتیف هەرکی ئەو کەسەی کە بە فەرماندە خورشید هەرکی ناسراوە با پۆستێکی فەیسبووک هەموو پەیوەندیەکانی خۆی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆتایی پێهێنا و دەڵێت من وەک خورشید هەرکی بێلایەنم و پەیوەندیم بە هیچ حیزبێکەوە نییە، تەنها هەرکیمە. خورشید هەرکی ناغای هەرکیەکانە، ناکوڕە ئاغاشە، بەڵکو تەنها کەسایەتێکی بازرگانە و لە ساڵی 2015دا وەک خۆبەخش لە شەڕی داعش دەرکەوت. نازناوی فەرماندەشی لە دوای ئەو کاتەوە پێبڕا چونکە ژمارەیەک چەکداری هەرکیشی لەگەڵدا بوو. خورشید هەرکی چەندین جار دووپاتی کردوتەوە، کەس لەوان پارتی نییە، بەڵام ئەمڕۆ کۆتایی بەو چیرۆکە هێنا و ڕایگەیاند تەنها هەرکیە و پارتی نییە. نیگەرانیەکانی ئەو کەسایەتی هەرکیەکان ماوەی 7 ساڵە بەردەوامە. دوجار لە ڕۆژی 8 تەمووزی ئەم ساڵ تەقیەوە شەڕ لە نێو هەرکیەکان و هێزەکانی پارتیدا ڕوویدا بە موداخەلەکردنی سەرۆکی هەرێم شەڕەکە وەستێنرا، بەڵام ئەوەی دەردەکەوێت کێشەی هەرکیەکان و عەشرەتی گۆران چارەسەر نەکراوە. بۆیە دوجار ڕایگەیاند کە قوربانیدانەکانی ئەوان بۆ پارتی کۆتاییان هات کە دەبینین ئەوان ئازادن. ئەگەر تو مقابلی تو تاوانبار ئازاد بوو ئەتو بە ئازادی نەسوڕێیە. لە ستایشی بڕیارەکەی خورشید هەرکیدا کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە بە سەدان کەس تایشان کردووە و پشتیوانی خۆیان بۆ ڕاگەیاندووە، بەڵام هێشتا وردەکاری هۆکارەکانی ئەو بڕیاری ئاشکرا نەکردووە. ئەو فەرماندان بێموچە و نەجمەی هەرکیەکان بەهۆی پێگەی جەماوەری لە نێو عەشرەتەکەی ئیتر ئەو زنجیرە وێنەی لە نێو دیوەخانەکانیدا هەڵی واسی بوو کۆتایی پێدەهێنێت، بەڵام هێشتا دیار نییە لە داهاتوو وێنەی کێ لە دیوەخانەکەی هەڵدەواسرێت.